لەگەڵ دەستپێکردنی پرۆسەی بانگەشەی هەڵبژاردن بۆ پەرلەمانی عێراق کۆمەڵی ئیسلامیش لە ڕێگەی تیمە خۆبەخشەکانی لە سنووری دەڤەری سۆران هەستا باڵواسینی پۆستەر و فلێکس و تەنەفی هەم لیست و هەمی شکاندە بەرزەکانی کۆمەڵی ئیسلامی دوای تێپەڕبوونی چەند ساتێک بەسەر هەڵواسینی و پۆستەر و لافیتە و فلێکسانە لەلایەن چەند کەسێکی ناحەز و دژ بە پرۆسەی دیموکراسی لە هەرێمی کوردستان لە سنووری سۆران هەستاون بە هەڵدڕاندن و لێکردنەوە ئەو پۆستەر و فلێکسانە ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی سارمان ناکەتەوە دڕاندن و لێکردنەوەی فلێکسەکان و بەردەوام سوورتر دەبین لە ڕێگەی تیمە خۆبەخشەکان بەردەوامین لە هەڵواسین و بەردەوامیش ئەبین و پێشیانەڵێن کۆمەڵی ئیسلامی کوردستان لە ڕێگای ئەو ڕێکخراوانەی کە چاودێری پرۆسەی بانگەشەی هەڵبژاردنەکە لە هەرێمی کوردستان تاکە حیزبە کە هیچ خروقاتێکی نییە ئەوە جێی سەربەرزیە و ئەو لێکردنەوانش گەورەبوونی کۆمەڵی ئیسلامیە سەلمینن کە خەڵکێک چاوی بە کۆمەڵی ئیسلامی بە گەورەبوونی کۆمەڵی ئیسلامی هەڵنایە کۆمەڵی ئیسلامی لە 4 ساڵی ڕابردوو لەبەرەی گەل بووە لەبەرەی شەقام بووە و بەردەوامیش بەڵێنی ئەوە دووپات دەکاتەوە لەگەڵ تەوابوونی و بەدەستێنانی دەنگێکی بەرز لە دەنجی دەنگدەرانی هەرێمی کوردستان دووپاتی ئەکاتەوە کە بەردەوام بین لەبەرەی شەقام و لەبەرەی گەل هەر ئەوەشە بۆتە سەبەبی تۆقینی خەڵکانێک کە هەڵستن بە لێکردنەوەی ئەو پۆستەر و فلێکسانە لە سنووری سۆران.